کەی بوو کۆچی دوای کرد و نەخۆش بوو؟ بۆ ماوەی چەند ڕۆژە لە خەستەخانە کەوتووە جەڵدە لێیا بوو. ئیتر دوێنێ پێرهێنامانە دەرەوە لە خەستەخانە دکتۆرەکان وتیانێمە هیچیمان نیمەوە، یانی شتەکانی زۆر باشە، زۆر باش بەس ئەوە بوو تۆزێ بێهۆش بوو، قسەی بۆ ناکرا. بەڵام هیچرم بەرە بەیانی دەوری سەعات 8:30 بوو بە پەلە برمانەوە بۆ خەستەخانەی شار تا گەیانمانەیە کۆچی دوایی کرد. دکتۆرەکان وتیان چی؟ دکتۆرەکە هەرەوە کە جەڵدە لێیا بوو وانیش ماڵیان ناوا بێ، ینی بەڕاستی و دکتۆرانی خەستەخانەی شار و خەستەخانەی هەرێم بردمان عینەشت ئەوەی توانیان بۆیان کرد بەڕاستی. هیچ لە دەسەڵاتیوانە نەماوە، هەمووشیان ئەیان ودیانی هیچ شتێکی نییە، ئەم کوڕە هیچ شتێکی نییە، ئەمە خۆشمان حەپەسابووین نەمان نەزانی چی بێ، ینی هیچی نەبوو، قسەمان لەگەڵا کشمان لەگەڵا کرد بەستر خوارەوەی پێبەخشین. کاک بەریان کۆتا قسەیکە لەگەڵ بەڕێستا کردی چی بوو؟ چی پێوتی؟ وەڵای هەر داوای منی. هەرمانگی منیە کرد، داوای منیە کرد، نازانم نەداوای کچیەکرد، نەداوای کوڕی هەرەی مەریوان. قوربانتان دەستان خۆش بێ. دوایین وەسیەتی چی بوو؟ وەڵی فریاوە نەکە وەسیەتێک بە، بەڵام کاوی برام مامۆستای من بوو، ئەو منی فێری ئەلفوبێی شانۆ کرد، ئەو منی فێری ئەلفوبێی دراما کرد. هەر لە ڕوانگەی ئەوە من هاتمە سەر تەختەی شانۆ و برم بە کارەکانمە. هەموو جارێگەری مەریوان توخوا هەچ ئیشێکە کرد لە پێناوی میلەتە کەتابیکە. خۆ مەفرۆشە بۆ هیچ کەسێ، بەس بۆ میلەت دیشکە، میلەت چی ئێوەی لێداوەکە. بەنیاز بوو لەگەر دەروی لە بەشداری بکاتەوە؟ بەڵێ بەنیاز بینم جارش دەوری هەر هەمان دەورەکەی خۆی برێتەوە، بەڵام